بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخم ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. باسی ڕۆژی ئەم جارەمان لەگەڵ دکتۆر محەممەد حاجیە ڕاوێژکاری سیاسی سەرۆکی هەرێمی کوردستان مابەستمان لەگەڵ جەنابیان کۆمەڵێک تەوەر گفتوگۆی لەسەر بکەین و شەن و کەوی بکەین لەوانە دانیشتنە بەردەوام و ڕۆژانەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ چین و توێژە جیاوازەکان سەبارەت بە پرسی ڕیفراندۆم مەبەستمە بۆ بینەرانی ڕوون بکاتەوە ئەو پەیامانی کە ڕۆژانە دووپاتەکرێنەوە و گرنگن چین و مەبەستمە قسە لەسەرەوەش بکەم کە ئایا هیچ بوار و دەرفەتێک ماوە بۆ ئەوەی جارێکی تر هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی پێک بێتەوە و هەروەها سەبارەت بە ڕێکەوتنی لایەنەکان گرنگی ڕێکەوتنی لایەنەکان گرنگی کاراکردنەوەی پەرلەمان و هەروەها قسەیەکیش لەسەر گۆڕانکاریەکانی ناوچەکە ئەکەین چ مەبەستمە ینی لە دوای نەمانی داعش ئەو گۆڕانکاریانەی لە سووریا بەنسبەت تورکیا و بەنسبەت ئێرانەوە و بەنسبەت هەردوو بلۆکی ئەمریکا و ڕووسیاوە لە ناوچەکە گفتوگۆی لەسەر بکەین. دکتۆر محەممەد حاجی ڕاوێژکاری سیاسی سەرۆکی هەرێمی کوردستان سڵاوتان لێبێت. مەبەستمە بەو پرسیارە دەست پێ بکەم ڕۆژانە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئاگامان لێ و ئەی بینین کە کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ چین و توێژە جیاوازەکان لەگەڵ کەسایەتیەکان لەگەڵ کەسایەتی کۆمەڵایەتیەکان کەسایەتی ئەکادیمیەکان لەگەڵ پێکهاتەکانی هەرێمی کوردستان دانیشتن و گفتوگۆی بەردەوامی هەیە. ئەو پەیامە سیاسیانەی بە شێوەیەکی ڕۆژانە و بە بەردەوامی دووپات ئەکرێتەوە لە قسەکان و لێدوانەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بە دیاریکراوی چین. سڵاو لە جەنابیشت بێ زۆر سوپاس بۆ ئێوە بۆ کەناڵ 24 بۆ ئەم چاوپێکەوتن و دەرفەت ڕەخساندنە. لە ڕاستیدا ئێمە هەموو لایەکمان دەزانین کە پرسی ڕێفراندۆم بەقەت ئەوەی کە پرسێکی سیاسیە ئەوەنەش پرسێکی جەماوەریە پرسێکە کە پەیوەندی هەیە بە هەموو چنی توێژەکانی گەلی کوردستانەوە. بێگومان خەڵکی کوردستان لەم قۆناغەدا پێویستی بە دڵنیاییکردنەوە و پێویستی بە مخاتەبەیەکی مباشر هەیە لە نێوان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستان و خەڵکی کوردستان. جەنابی سەرۆک لە دیدارەکانی لەگەڵ چین و توێژە جیاوازەکانی کوردستان مەبەستی ئەوەیە کە لە نزیکەوە دڵنیایی و دڵنەوایی بداتە هەموو گەلی کوردستان بەوەی کەوا پرۆسەی ڕیفراندۆم هەروەک چۆن مافێکی ڕەوای گەلی کوردستانە ئاواژ سەرکردایەتی سیاسی گەلی کوردستان شانبەشانی گەلی کوردستان بەیەکەوە پێداگری لەسەر دەکەن و ئەم پرۆسەیە بۆ و ئەم پرۆسەیە و ئەم پرسە پرسی کەسێک نییە و پرسی حزبێکی سیاسی دیاریکراو نییە. ئەم پرسە پرسی هەموو گەلی کوردستانە و پرسی هەموو لایەنە سیاسەکانی کوردستانە و تایدا ئەو مەترسیانەی کە بەداخەوە لە هەندێک لایەنەوە باز دەکرێت و خەڵکی کوردستانی پێ تووشی دڵڕاوکێ دەکەن. بێگومان جەنابی سەرۆک دەیەوێت دڵنیایان بکاتەوە لەوەی کەوە ئەو مەسەلانە دوورن لە ڕاستی و گەلی کوردستان خۆی ئازادە لە بڕیاردانە چارەنووسی خۆی و هەمومان بەیەکەوە هەنگاو دەنین شانبەشانی سەرکردایەتی سیاسی گەلی کوردستان بۆ بڕیاردانە چارەنووسی گەلی کوردستان. بەڵێ دکتۆر مەبەستمە پرسیارەکەم دووبارە بکەمەوە سەبارەت بە پەیامە سیاسیەکان ینی پەیامی سیاسی پەیامی هەیە سەبارەت سەرۆکی هەرێم سەبارەت بە ڕیفراندۆم سەبارەت بە دواخستنی ڕیفراندۆم سەبارەت بەو فشارانەی کە لەسەر هەرێمی کوردستان و خودی بارزانی هەیە سەبارەت بە پرسی ڕیفراندۆم ئەو پەیامانە چی بوون؟ لە ڕاستیدا کاک یادگار ئێمە دەزانین کە پرسی ڕیفراندۆم یاخود پرسی بڕیاردان لە مافی چارەنووسی ئەم میلەتە پرسێکی سیاسیە و پرسێکە پەیوەندی هەیە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە گۆڕینی نەخشەی جیۆپۆلیتیکی ئەم ناوچەیە. بێگومان کاردانەوەی جیاواز لەلایەنە جیاوازەکان لە دەوڵەتە جیاوازەکانەوە لەوانەیە گوێبیستوینەوە گوێمان لێبێ. ئەمە من پێم وایە حاڵەتێکی زۆر ئاساییە و داواکردنی بەوەی کەوا ئێستا کە کاتی ڕیفراندۆم نییە یا خۆت سەرکردایەتی سیاسی گەلی کوردستان ئەو پرسە دوا بخا بۆ کاتێکی تر لەلایەن هەندێک وڵاتانەوە یاخود هەندێک لایەنی سیاسی تەنانەت لە ناوخۆی خودی کوردستانیش من پێم وایە ئەم حاڵەتە ئەم کاردانەوەیەکی زۆر ئاسایی و دەبێت بە دڵێکی فراوانەوە وەریگرین. ئێمە چۆن خەڵکێک هەیە کە بەرژەوەندی لەگەڵ ڕیفراندۆم نییە یاخود لەگەڵ بڕیاری مافی چارەنووسی گەلی کوردستان نییە ئێمەش بە هەمان شێوە بەرژەوەندی خۆمانمان هەیە گەلی کوردستان بەرژەوەندی خۆی هەیە
و سەرکردایەتی سیاسی دەزانێت کە چ کاتێک گونجاوە وەگەلی کوردستان خۆی بڕیار لەوە دەداکەوە چ کاتێک گونجاوە بۆ بڕیاردن لە چارەنووسی خۆمان نەک هێز و لایەنی تر و وڵاتی دەرەوە و ئەملاو ئەولا. باشە دکتۆر گەر قسەیەک لەسەر کاردانەوەکانی ناوخۆ بکەین سەبارەت بە دواخستنی ڕیفراندۆم، ینی لە ناوخۆ کار لەسەر ئەوەکرێ هەندێک بڕا هەندێک لایەن کار لەسەرەوەکەن کە بڵێن دواخستنی ڕیفراندۆم کارێکی زۆر باشە و بە پێچەوانەوە ئەنجامدانی ڕیفراندۆم نەهامەتی و نەکبەتی بۆ گەلی کوردستانەیەنێ. ئەم بۆ چوونە تا چەندە منطقیە؟ واللهی ئێمە دوو کەیسمان هەیە، کەیسێکی بەڵێ و کەیسێکی نەخێر. ئەمە لە ڕووی پرۆسەی دیموکراسیەوە ئێمە خودی جەنابی سەرۆکیش و هەموو لایەکیشمان باوەڕمان بەوە هەیە کەەوە ئەم پرسێکی دیموکراسیە و لە پرۆسەیەکی ئازاد و دیموکراسیانەدا خەڵک بڕیار لە چارەنووسی خۆی دەدا. لەبەر ئەوە هەردوو بژاردەی بەڵێ و نەخێری تایە، ینی ئەگەر یەکێک بە نەخێر وەڵام بداتەوە یاخود بە بەڵێ وەڵام داتەوە لە هەردوو حالەتەکەدا ئازادە خەڵکی کوردستان کە بڕیار لە چارەنووسی خۆی بدە. هەر خۆی پرۆسەکە پرۆسەی بڕیاردان لە چارەنووسە. بەڵام ئەوەی من دەیبینم کە کەیسی نەخێر لە ناو میلەتێکی وەکو کورد کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو تووشی نەهامەتی ماڵوێرانی کیمیاباران ئەنفال قڕکردن و تەبعیزکردن و تعریبکردن بۆتەوە ئێستا کەیسی نەخێر کەیسێکی زۆر لاوازە و ئەوانەی کە دەڵێن نەخێر بۆ سەربەخۆی کوردستان بە دیوەکەی تر داواتە بەڵێ بۆمانەوە لە چوارچێوەی دەوڵەتێکی وەکو عێراقدا. ئێمە ئەومان بیر نەچێکە لە ساڵی 1920ەوە کە دەوڵەتی عێراق دروست بووە واتە 97 ساڵی ڕابردوو لە مەلیک فەیسەڵی یەکەمەوە تاکو بەڕێز عەبادی هیچ یەکێک لەوانە مافە ڕەواکانی گەلی کوردستانیان نەسەلماندووە و هەمیشە ئێمە بە درێژایی 97 ساڵی ڕابردوو بەراوردمان لە نێوان خراپ و خراپتر کردووە لە دەسەڵاتی سیاسی لە عێراق و لە بەغدا. هیچ کاتێک بەراوردمان لە نێوان باش و باشتر نەکردووە لە نێوان ئەو دەسەڵاتدارانەدا. لەبەر ئەوە کەیسی ئێمە کە دەڵێن بڵێ بۆ ڕیفراندۆم یاخود بڵێ بۆ سەربەخۆیی کەیسەکەی ئێمە کەیسێکی زۆر بەهێزە، بەڵام کەیسی نەخێر من پێم وایە لە کاتی ئێستادا کەیسێکی زۆر لاوازە و حەقیقەتەن من لە جەنابتی ناشێرمەوە نازانم بە چ جورئەتێکەوە خەڵکانێک هەبن کە نەک تەنها بڵێن نەخێر بەڵکو کەمپین بۆ نەخێر بکەن، کەمپینی نەخێر بۆ سەربەخۆیی کوردستان بکەن. حەقیقەتەن ئەمە جەرئەتێکی زۆری دەوێ و من پێم وایە من نامەوێت کەسی ئیتیهام بکەم بە هیچ شێوەیەک، بەڵام چونکە باوەڕمان بەوە هەیە کە ئەم پرۆسەیەکی دیموکراسیە و بەڵێ و نەخێر دەکرێت هەبێ لەم پرۆسەیەدا. بەڵام ئەوەی کە جێی سەرسوورمانی منە ئەوەیە کەوا خەڵکانێک هەبێ کەمپین و تەرویج و کار بۆ ئەوە بکەن کە خەڵکی کوردستان بەلا ڕێدا ببن یاخود کۆمەڵێک مەترسی بە خەڵکی کوردستان نیشان دەدەن. من لە هەندێک کەناڵەوە دەبینم بەداخەوە نووسراوە ئەنجامدانی ڕیفراندۆم دەبێتە هۆی نەهامەتی و گرانی و شەڕ و ئاژاوە لە کوردستان. ئەمە ڕێک پێچەوانەکەی ڕاستە، ڕێک پێچەوانەکەی ڕاستە. ئێمە لە 97 ساڵی ڕابردوو دکتۆر محەممەد حاجی با من ئەو پرسیارە بکەم لە تەواوی دانیشتنەکان لەگەڵ چین و توێژە جیاوازەکان سەرۆکی یاریەم دووپاتی کردەوە بە پێچەوانی ئەو ڕایی پێشووتر کە ئاماژەم پێدا دووپاتی کردوتەوە کە ڕیفراندۆم و پرسی سەربەخۆیی دوورمان دەخاتەوە لە مەترسی گەر زیاتر ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە. بەدڵنیاییەوە کاک یادگار ئێمە دەبێت بەراورد لە نێوان 97 ساڵی ڕابردوو بکەین کە ئێمە وەکو بەشێک لە عێراق بووینە کە باشووری کوردستان بەشێک بووە لە دەوڵەتی عێراق. لە 97 ساڵی ڕابردووەوە کورد بە بەردەوامی لە ئۆتۆنۆمیەوە دەستی پێکردووە، لە خودمختاریەوە دەستی پێکردووە، تاکو دەگاتە فیدرالی، تاکو دەگاتە هەموو ڕێگایەکمان لەگەڵ دەسەڵاتداری لەگەڵ دەسەڵاتی سیاسی لە عێراقدا لە قۆناغە جیاجیەکاندا تاقی کردوتەوە. بەڵام بۆمان دەرکەوتووە کە ئێمە یعنی گەیشتوونەتە ڕادەیە کە نەتوانین ئیتر ئێمە لە چوارچێوەی عێراقدا بتوانین بژین و بەردەوامی بە یەکگرتووی ئەم عێراقی بدەین کە ئێستا کە لەسەر خەریتەی سیاسی دنیادا هەیە. بەڵێ بمبورە بەڵێ باشم جوێ لێ نەبوو ئەفۆن کاگە یادگەر من گوێم لە جەنابتانە دکتۆر. بەڵێ لەبەرەوە ئەو دڵنیاییدانەوە کە بە پێچەوانەی ئەو تەیارەیە کەوا ئەمڕۆ لە کوردستان خەڵکی ئەترسێنەیە خۆت کەمپین بۆ ڕیفراندۆم کەمپین بۆ نەخێر دەکات لە ڕیفراندۆمدا من پێم وایە کەمپینێکی زۆر لاوازە و ئەمە بە هیچ شێوەیەک
ئەو مەترسیانەی کە ئەوان دەیخەنە ڕوو ڕاز نییە بە پێچەوانەوە ئێمە لە 97 ساڵی ڕابردوو ڕوبەڕووی هەموو ئەو نەهامەتیانە بووینێتەوە لە گرانی و لە قڕکردنی گەلی کورد و لە کیمیاباران و لە ئەنفال و لە نەهامەتی بۆ گەلی کوردستان لەبەر ئەوە پێچەوانەکەی ڕاستە ئێمە لە ڕۆیشتن بەرەو سربەخۆیی یاخود لە دروستکردنی دەوڵەتی کوردی و سربەخۆیی خۆمان من پێم وایە ئەو مەترسیانە هەمووی دوور دەبن لێمان وەگەلی کوردستان ئەو مەترسیانە دوور دەکەوێتەوە. بەڵێ دکتۆر محەممەد با پرسیاری ئەوە بکەم و باسێکی پێکاتنەوە لەگەڵ عێراق بکەین. بواری ئەوە ماوە جارێکی تر هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی پێک بێتەوە و لە ناو عێراقێکە پێکەوە بژین و کورد باسی ڕفراندۆم نەکات؟ من پێم وایە ئێمە گەیشتوونێتە بنبەست لە مەسلەی پێکەوە ژیان لە عێراقدا. ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە گەیشتوونێتە بنبەست لە دیالۆگ و لێک تێگەیشتن لەگەڵ بەغدا. نا من پێم وایە چ لەم قۆناغەدا چ لە قۆناغەکانی داهاتوودا و تەنانەت دوای ڕفراندۆمیش پرسی دیالۆگ و لێک تێگەیشتن لە نێوان ئێمە و لە نێوان دەسەڵاتدارانی بەغدا یا خۆ دەسەڵاتدارانی عێراقدا کارێکی زۆر پێویست و ضروریە، چونکە ئەوە لەبیر نەکەین ئەگەر ئێمە ببینە دەوڵەتیش ئێمە سنوورێکی 1000 کیلۆمەتریمان لەگەڵ دەوڵەتی عێراقدا دەبێت. لەبەر ئەوە تەفاهمکردن و دیالۆگ هەمیشە کارێکی ضروریە لە نێوان ئەم دوو لایەنەدا. بەڵام لە 97 ساڵی ڕابردووەوە تاکو ئەمڕۆ ئێمە هەموو ڕێگایەکمان تاقی کردوتەوە لەگەڵ بەغدا. کاکە گیان کە گەلی کوردستان داوای کەمترین مافڕەوەکانی خۆی کردووە، خەڵکی کوردستان قەتل عام کراوە. ئێمە داوای خودمختاری ڕاستەقینە کراوە لە 60ەکان و 70ەکان بە تۆپ و تەیارە و بە وێرانکردنی کوردستان وەڵامی ئێمەیان داوەتەوە. لە 80ەکان دیسان مفاوەزاتی لایەنێکی کوردستانی کەیەکی نیشتیمانی کوردستانە هەبووە لەگەڵ حکوومەتی بەغدا بۆ ئۆتۆنۆمی دیسانەکە بەرەو هەڵدێر ڕۆیشت و وێرانکردن کوردستان و ئەنفال و کیمیابارانی لێکەوتەوە. لە سەرەتای نەوەتەکان و دوای ڕاپەڕین ئێمە سیستەمی فیدرالیمان لە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق داوا کرد، تەنانەت ئەو برادرانە کە ئەو کاتە بەشێک بوون لە ئۆپۆزیسیۆنی عێراقی قبوڵیان نەبوو. لە دوای 2023ەوە بە ئەمری واقع بە دیفاکتۆ ئەو برادرانە قبوڵیان کرد کەوا عێراق لە ڕووی نەزەریەوە لە دەستورەوە تەسبیت کرا کە دەوڵەتێکی فیدرالی بێ، بەڵام بە عەمەل لە ساڵانی ڕابردوو لە 2023ەوە هەتا ئەمڕۆ عێراقێکی فیدرالی نییە. تا ئێستا عقلێتی سیاسی و بەڕێوەبردننی سیاسی لە بەغدا بریتێ لە عقلێتێکی مرکزی صرف. ئەمە ناکرێ بۆ گەلێکی وەکو کوردستان کە بە سەدان هەزار قوربانی داوە لەم وڵاتەدا لە پێناو ئازادی و سربەخۆیی و گەیشتن بە مافەڕەوەکانی ئێمە هەتا ئێستاش چاوەڕێی ڕەحمەتی بەغدا بین بزانین بە چۆن پێمان ڕەوا دەبینن کە ئێمە لە وڵاتەدا لەگەڵ ئەواندا بژین. عێراق لەسەر بنەمای یعنی لە دوای 2023ەوە نوێکردنەوەی عێراق و دامەزراندنی دەوڵەتی نوێی عێراق لەسەر دوو بنەمای سەرەکی سەرکردایەتی سیاسی کوردستان چوو بۆ بەغدا و ئامادە بوو بۆ دروستکردنەوەی عێراقی نوێ. یەکێکیان بنەمای شەراکەتی ڕاستەقینە بوو لەگەڵ بەغدا، دووەمیان بنەمای تەوافقی نیشتیمانی بوو. ئەو دوو مەبدەئە لە ساڵی 2023ەوە تا ئێستا بە بەردەوامی پێشێڵ کراوە. لەبەرەوە سەرکردایەتی سیاسی کورد و هەموو لایە گەیشتونێتەوە قەنەعاتی کە بەردەوامیدان بەم دۆخە لەگەڵ عێراق وەمانەوەی گەلی کوردستان یاخود باشووری کوردستان وەکو بەشێک لە عێراق ئەمە گەیشتۆتە بنبەست. لەبەرەوە گەلی کوردستان پێویست دەکات. دکتۆر محەممەد لە سەروبەندی یاخود لە پەراوێزی سەردانی شاندی ئەنجومەنی باڵای ڕفراندۆمی هەرێم بۆ بەغدا بۆ دانیشتن لەگەڵ بەرپرسە جیاوازەکان و کەسایەتی جیاوازەکان و پارت و لایەنە سیاسی جیاوازەکان پروپاگەندەیەوە بڵاو کرایەوە کە ئەم وەفدە ڕۆشتووە بۆ دانوستان لەسەر پلە و پۆست و پارە. ئەمڕۆ کاک سعدی ئەحمەد پیرە و تەبێژی ئەو شاندەی هەرێم بۆ بەغدا دووپاتی کردەوە کە بە هیچ شێوەیەک لە هیچ کۆبوونەوەیە کە باسی ئەوە نەکراوە. ئایا ئەمە ئەوە دووپات ئەکاتەوە کە سەردانی هەر شاندێکی هەرێمی کوردستان بۆ بەغدا تەنها بۆ باسکردن لە ڕیفراندۆمی سەربەخۆیی و بۆ ئەوەی کە دوو دراوسەی باشبین لە داهاتووە؟ سەردانەکە بۆ بەغدا کاکە هەروەکو من پێشتریش باسم لەوە کرد، ئێمە پێویستمان بە دیالۆگ و بە لێکتێگەیشتن و بە تەفاهمێکی قوڵ هەیە لەگەڵ دەسەڵاتداران لە بەغدا لەگەڵ حکوومەتی عێراقی. ئەمە ئەگەر بێت و ئێمە
وەکو بەشێک لە عێراق بمێنەوە پێویستمان بەو تەفاهمە هەیە و ئەگەر بێت و ببینە دەوڵەتێکی سربەخۆش پێویستمان بەو تەفاهم و لێکتێگەیشتنە هەیە. ئێستا کاتی ئێستا هیچ مفۆزاتێک نییە بۆ دروستکردنی حکوومەت و بۆ دابشکردنی پلە و پۆستە تاک و نوێنرانی کورد بچن بۆ بەغدا قسە لەسەر ئەو مەسەلەیە بکەن. بەڵام دەبێ ئەوەش بزانین کە ئێمە دەچین لەگەڵ لایەنە سیاسیەکان لە بەغدا دائەنیشین، ئەوانش قسەی خۆیان هەیە، ئەوانش خۆ هەمان قسە ناکەن کە ئێمە دەیکەین. خلاف هەیە، جیاوازی هەیە، لەوانەیە لایەن هەبێ دژی ڕیفراندۆم بێ، لەوانەیە لایەن هەبێت تەفاهمی بکە. ئێمە ئەوەی کە شاندی هەرێمی کوردستان کە ئێستا لە بەغدایە و خەریکی گفتگۆکردنە لە بەغدا لەگەڵ لایەنە سیاسیەکانی بەغدا بۆ ئەوەیە تیان بگەینین و بۆیان ڕوون بکەینەوە. ئێمە لە سەدەی ڕابردوو بە درێژایی سەدەیەک ئێمە لە چوارچەوەی دەوڵەتی عێراق وەکو بەشێک لە عێراق بووینە و تووشی ئەم نەهامەتیان نەبوونە، تووشی ئەم ماڵوێرانیان نەبووینە. ئیتر لەمە دووە پێویست دەکا کە گەلی کوردستان بڕیار لە چارەنووسی خۆی بدا بە ئاقارێکی تردا بڕۆین، چونکە ئەوە گەیشتۆتە بنبەست و ئەو پێکەوە ژیانە تا ئێستا سەرکەوتو نەبووە وەکو پێویست و گوێ لەوانش بگرین بزانین ئەوانش وەڵامیان چێ بۆ ئێمە. ئەمەش نەتاکە سەردان دەبێت بۆ بەغدا، نە یەکەم سەردان دەبێت و نە ئاخر سەردانیش دەبێت بۆ بەغدا. بە بەردەوامی ئەم دیالۆگە پێویستە دوای گەڕانەوەی هەموو بەوەداوە کە سەردانی دیکەیان دەبێت. بەڵێ بەڵێ دکتۆر محەممەد، لە ئێستادا هەستەکرێت جوڵەیەکی زۆر لە عێراق و لە هەرێمی کوردستان و لە ئوردن و لە تورکیا هەیە. بۆ نمونە ئەبینی ئەم ئێوارەیە جەیمز ماتیز وەزیری بەرگری ئەمریکا بڵین سەردانی هەرێمی کوردستانەکە لەگەڵ سەرۆکی هەرێم و بڵین جێگری سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی حکوومەت و ئەم کەسانە کۆ ئەبێتەوە. لە هەمان کاتە باس لەواکرێت کە سبەینێ بڵین مەولود چاویشۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا سەردانی هەرێمی کوردستان ئەکات. ئایا ئەم سەردانانە بۆ گەیاندنی چ پەیامێکە؟ بۆ ئەوەیە کە گوشار و فشار لەسەر هەرێمی کوردستان بکرێت کە پاشەکشە بکات لە پرسی ڕفراندۆم؟ مەبەستمە بۆ بینەری ڕوون بکەیتەوە. ئەم سەردانانە لەوانەیە نیەت و ئامانجی جیاوازی هەبێ لە پشتەوە و ئەو لایەنانەی کە دێن سەردانی هەرێمی کوردستان دەکەن یاخود ئەو جم و جۆڵەی کە دەبین لە ڕووی ئەقلیمیەوە هەیە لە سەرپرسی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان، دیسان دەگەڕێمەوە سەر ئەو قسەی کە بڵێ من پێم حاڵەتێکی زۆر ئاساییە، چونکەمە حەدەسێکە کە لەوانەیە نەخشەی سیاسی ناوچەیەک بگۆڕێت. لەوانەیە لایەن هەبێت داوامان لێ بکا کە ئێمە ئەو ڕیفراندۆمە دوا بخەین یاخود نەیکەین یاخود بۆ کاتێکی تر دوا بخرێ. بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئەوەیە کە سەرکردایەتی سیاسی و جەنابی سەرۆک هەمیشە پێداگری لەسەر ئەوە دەکەین ئێمە کە چۆن لایەنەکانی تر، چۆن وڵاتانی تر، چۆن وڵاتانی ناوچەکە بەرژەوەندی خۆیان هەیە و لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خۆیانەوە سەیری گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیە دەکەن. گەلی کوردستانیش مافی خۆیەتی کە لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خۆیەوە سەیری گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیە بکە. گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیە لە 100 ساڵی ڕابردوو بە درێژایی مێژوو لە هەموو بەشەکانی کوردستان لە دژی بەرژەوەندەکانی گەلی کوردستان بووە. ئێستا لەم قۆناغەدا فرسەتێک هاتۆتە پێشەوە گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیە وای کردووە کەوا دەوڵەتی عێراق بەم ڕۆژە بگا کە ئێستاکە تایەتی و گەلی کوردستانیش ئەو فرسەتەی بۆ هاتۆتە پێشەوە کە ئێمە بڕیار لە چارەنووسی خۆمان بدەین و ئێمە دووپاتمان کردوتەوە دووپاتی ئەەکەینەوە. ئەگەر یەکێک چ لایەنی عێراقی بێت چ لایەنێکی غەیرە عێراقی بێ، ئەگەر بەدیلێکی پێیە باشتر بێت لە ڕیفراندۆم یاخود باشتر بێ بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی کە عێراق و هەرێمی کوردستانی تێکەوتووە، ئامادەینە گوێیان لێ بگرین و ئامادەینە گفتوگۆش لەسەر ئەو مەسەلانە بکەین. چونکە تۆ مادەم دادنیشی بۆ دیالۆگ و بۆ تەفاهمکردن خۆ دەبێت ڕێی جیاوازش ئێمە قبول بکەین. بەڵام بەرژەوەندەکانی خۆمان لە پێشەوەی بەرژەوەندەکانی هەموو لایەنەکانی تردا ئەنین و بەرژەوەندی گەلی کوردستان ئەم جارە ناکەین بە قوربانی بەرژەوەندی هیچ وڵاتێک هیچ لایەنێکی تر. دکتۆر محەممەد، گەرچی ڕوو بدات سەرکردایەتی سیاسی کورد ئامادەیە ڕیفراندۆم بۆ ماوەیەک دوا بخات. هەتا ئێستا لە ئەجەندای سەرکردایەتی سیاسی کوردانیە کە ڕیفراندۆم بۆ سەعاتێکی دوا بخات، نەک بۆ ڕۆژێک دوا بخات. بەڵام دیسان ئەم قسەیە دووبارە دەکەمەوە هەروکو ئەمڕۆ جەنابی سەرۆکیش باسی لەم لە دانیشتنەکەی جەنابی لەگەڵ چین و توێژە جیاوازەکانی کوردستان باسی لەم قسەیە کرد کە ئەگەر خەڵکانێک هەیە بەدیلێکی باشتریان پێیە
چ لایەنی عێراقی چ لایەنی غیر عێراقی ئەوانەی کە داوای دواخستنی ڕێفراندۆم دەکەن ئەگەر بەدیلێکی باشتریان پێ لە ڕێفراندۆم ئێمە قسەی لەسەر بکەین ئێمە ئامادەین قسەی لەسەر بکەین بەسەر چاو بەڵام ئێمە پێمان وایە ڕێفراندۆم تاکە چارەسەرە و بە ئازادی هەڵبژاردننی خەڵکی کوردستان لە بڕاردان لە مافی چارەنووسی خۆی باشترین ڕێگای بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانەی کە تووشی عێراق بووە. بەڵێ دکتۆر محەممەد سەبارەت بە گۆڕانکاریە هەرێمیەکان ئەو گۆڕانکاریانەی لە چواردەوری هەرێمی کوردستان ڕوئەدەن راپۆرتێک ئاماژە بەوە ئەدا کە تورکیا بەنیازە ڕوو لە میحوەری سووریا ئێران مۆسکۆ بکات سووریا ئێران رووسیا بکات بەرامبەر بەو میحوەری تر کە ئەمریکا سەرکردایەتی ئەکات و دمستۆرە ئاماژەی بەوە داوە لە یەکێ لە راپۆرتەکانە کە لە سەرەتای مانگی داهاتوو گۆڕانکاری زۆر نەوعی و گرنگ لە سووریا ڕوودەدەن کورد لەناو ئەم گۆڕانکاریانە پێی وایە ڕفراندۆم مسۆگەر و گەرەنتیە بۆ ئەوەی یاریزانێکی باش بێت نەک یاری پێ بکرێت گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیە کاگەیادگار گۆڕانکاری مێژوویین وە گۆڕانکاری زۆر گەورە و جەوهرین بە حەقیقەتدا من پێم وایە لە 100 ساڵی ڕابردوو ئەم جۆرە گۆڕانکاریانە لە خەریتەی سیاسی ئەم ناوچەیە ڕووی نەداوە تەنانەت لە جەنگی جیهانی دووەمیش خەریتەی جوگرافی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ گۆڕانکارێکی بەسەردا نەهات ئێستا ئەو گۆڕانکاریانەی کە بە شێوەیەکی سەرەکی لە عێراق و لە سووریا ڕوئەدەن گەلی کوردستانی ڕوبەڕووی بەرپرسیارەتی و قۆناغێکی تازە دەکەنەوە من سەبارەت بەو قسەی جەنابەت کە ئەگەر بێت و تورکیا بچێتە میحوەری ئێرانی ڕووسی سووری من پێم وایە ئەگەرێکی زۆر لاوازە چونکە ئەبێ بزانین کە جیاوازی و خلافەکانی تورکیا لەگەڵ ئێران زۆر گەورەترن لە مشتەرەکاتی تورکیا لەگە ئێران لە خاڵە هاوبەشەکانیان زۆر ئێمە ومە بیر نەچێ بە درێژایی بەلایەنی کەم 1000 ساڵ دەبێت لە ئیمپراتۆرەتی عوسمانی و ئیمپراتۆرەتی سەفەویەوە کێشەی نفوس هەبووە لە نێوان دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا دەوڵەت تورکیای ئێستا کە میراتگیری دەوڵەتی عوسمانیە ئەو کاتەش هەر شەڕ هەبووە لەسەر سنوور لەبەرەوە من پێم وایە جگە لەوەی کەوە ئەم دوو دەوڵەتە نوێنەری دوو مەزهەبی جیاواز دەکەن لە ئیسلامدا کە تورکیا خۆی بۆوە ناوزەند دەکا کە سەرکردایەتی جەبهەی سونی دەکا لە جیهانی ئیسلامیدا و ئێرانی سەرکردایەتی جەبهەی شیعی دەکا ینی خاڵە جیاوازەکان لە نێوان ئەم دوو جەبهەیە زۆر گەورەتر و زۆر زیاترە لە خاڵە هاوبەشەکانیان لەبەرەوە من پێم وایە ئەگەرێکی زۆر لاواسەیە من ناڵێم لە هیچ خاڵێکە یەک ناگرنەوە نەخێر لەوانەیە لە هەندێک خاڵدا بەرژەوەندی هاوبەشیان هەبێ خۆ ئێران و تورکیا دوو دەوڵەتی دراوسێن و سنوورێکی بەرفراوانیان لەگەڵ یەکتری هەیە و لە ڕووی مێژوویشەوە دوو دراوسەی کۆنن بەڵام من پێم وایە ئەو زەمەنە بەسەر چوو ئەمە ساڵی 1975 نییە بەڕێکەوتنی دوو وڵات مەسلەی کورد و ئەزمموی کورد و داخوازیەکانی گەلی کوردستان لەبار ببرێن ئەمە جارێکی ڕووناتەوە دنیایەکی ترا وەگەلی کوردستانی ئیسپاتی کرد لە 25-26 ساڵی ڕابردوو ئەو ئەزممونەی لە باشووری کوردستانیان لە کوردستانی عێراق ئێمە نیشانمان داوە بۆ دنیامان سەلماندووە کە بوونی ئێمە وەکو کیانێکی سیاسی ئینجا چ وەکو بەشێک لە عێراق چ وەکو دەوڵەتێکی سەربەخۆ دەکەوێتە بەرژەوەندی ئەم ناوچەیە و دەبینە دۆستێکی باش بە وڵاتانی ناوچەکە بە وڵاتانی دنیاش. بەڵێ دکتۆر محەممەد من کاتم تقریبەن وا تەواو بووە مەبەستمان پرسیارە بکەم وەکو کۆتا پرسیار و گەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم سەبارەت بە دۆخی ناوخۆ ڕێکەوتنی لایەنەکان ئەم ێوارەیە پارتی دیموکراتی کوردستان لە زاری کاک فازڵ میرانی و ڕایگەیاند کە جارێکتر نایەنەوە سلێمانی بۆ دانیشتن لەگەڵ گۆڕان ئێستا وەکو ئەو وتی بە شێوەیەک لە شێوەکان تۆپ لە ساحەی گۆڕانە چکاوان دوو جار سەردانیان کردووە سەبارەت بە ڕێکەوتنی لایەنەکان و کاراکردنەوەی پەرلەمان کۆتا پەیامی جەنابتان لەو بارەیەوە چییە و دەبێت لایەنەکان چی بکەن؟ پەیامی ئێمە هەروەکو دیارە و بۆ هەموو لایەکی ئاشکرایە کە پارتی دیموکراتی کوردستان تەنازولێکی زۆری کرد لە داواکاریەکانی خۆی وەلەو مەرجانەی کە داینابوو بۆ کاراکردنەوەی پەرلەمان و وەگەڕانەوەی برادرانی گۆڕان بۆ ناو حکوومەت و پەرلەمان ئێمە هیچ مەرجێکی خۆمان نەهێشتوتەوە و بەبێ مەرج ئامادەین بۆ گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان و ستافی برادرانی بزوتنەوەی گۆڕان بۆ ناو حکوومەت و پەرلەمان ئەوەی ئێستاکە ماوەتەوە تۆپەکە منیش ئەڵێم لە ساحەی بزوتنەوەی گۆڕانە و من داوا لە برادرانی بزوتنەوەی گۆڕان دەکەم کە
فراوانتر لەو مەسلەیە بڕوانن و بە دڵێکی فراوانتر لەو مەسلەیە بێنە پێشەوە. ئەمە بەرژەوەندی گەلی کوردستان گەورەترە لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لەم قۆناغەتدا یەک ریزی و یەک هەڵوێستی زۆر گرنگە بە تایبەتی کە ئێمە بەرە و پرسێکی گرنگ کە پرسی ڕێفراندۆم و چارەنووسی ئەم میلەتەی هەنگاو دەنێ. بەڵێ دکتۆر محەممەد بەبێ گۆڕان و کۆمەڵ هیچ سینناریۆیەک هەیە، هیچ سینناریۆیەک ڕێی تێچێ و ممکنە بۆ کاراکردنەوەی پەرلەمان؟ بەڵێ ئەگەر گۆڕان و کۆمەڵ نێنە پێشەوە بە هیچ شێوەیەک و هەر لەسەر ئەو هەڵوێستی خۆیان بەردەوام بن، بەڵێ سینناریۆی تر هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و بۆ ڕێخستنەوەی ئەم دۆخە. بەڵێ دکتۆر محەممەد حاجی ڕاوێژکاری سیاسی سەرۆکی هەرێمی کوردستان، زۆر سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بابینەرانت بەخشی. سوپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی ئەزیز، لێرە باسی ڕۆژ کۆتایی دێت. ڕێزیارگار فایق و ستافەکەم لە سلێمانی و لە هەولێر وە سوپاس بۆ دکتۆر محەممەد حاجی تا بەرنمەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت. خواتان.